2007 بەرەنگاربوونەوەی جگەرەکێشان، 2012 کۆمەک بۆ توشبووانی شێرپەنجە، 2013 یاسای تەندروستی لە جارنامەی جیهانی مافی مرۆڤ هاتووە. ئەگەر بە مێژووی داکۆکیکردن لە مافەکانی مرۆڤدا بچینەوە، ئەبێت لە ماگناکارتەی بەریتانیای ساڵی 1250 دەست پێ بکەین بە خێرایی گوزەر بەسەر شۆڕشی فەڕەنسی و جارنامەی سەربەخۆیی ئەمریکی و دامەزرانی کۆمەڵەی نەتەوەکانی ساڵی 1920 و ڕێکەوتنامەکانی ساڵی 1925 جنێڤ بۆ قەدەغەکردنی چەکی کیمیاوی و لە جەنگدا بکەین تا دەگەینە دامەزراندنی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکانی ساڵی 1945 و دەرکردنی جارنامەی جیهانی مافی مرۆڤ لە ساڵی 1948دا کە بە لەبەرچاوگرتنی ئەو هەموو نەهامەتیانەی پێشوو کە بەسەر مرۆڤایەتیدا هاتبوون هاتەکایەوە. کۆمەڵێک یاسای تریژ لێرە با بڵێن دەرکراوە لە هەرێمی کوردستانە، لەوانە با بڵێن یاسای کاری ڕۆژنامەگەری کە دیسانەوە ئەویش بۆ پاراستنی مافی ڕۆژنامە نووسانە، یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کە ئەسڵ وایە لە ڕێگەی ئەو یاسایەوە دەرگایەک بۆ شەفافیەت بکرێتەوە و بتوانرێ هەموو تاکێک بە ئاسانی دەستی بگات بە و زانیاریانەی کە هەیە، کە هەموو ئەمانە ئەگەر ئێمە بین لەسەر جێبەجێکردنی و ئەو یاسایانی تریش کە کاک سەفۆت ئاماژەی پێکرد لە بڵێن بە بەراوردکردنی بەو مادانەی یا بەندانەی کە لە جارنامەی مافی مرۆڤ هاتووە، بە ئەکیدی هەموو ئەمانە ڕێک ئەچێتە ئەو خانەیەی کە هەرێمی کوردستان و عێراقیش لەسەر هێڵی پابەندبوونە بە بەندەکانی جارنامەی مافی مرۆڤەوە و بە پەیماننامە نێودەوڵەتیەکانەوە. ئێمە یینەوە سەر ئەوەی کە لە پەرلەمانە و ئەگەر پەرلەمانەکە ئازاد بێت و ئەگەر من ڕێزم هەیە کە کاک سەفۆتیش ڕەئیوا بوو، بەڵام من بە تەواوەتی قەناعەتم پێچەوانەیە ئەگەر لە 170 پەرلەمانی کوردستان ببێ بە خەڵکی سربەخۆش، خەڵکی زۆر باشیش، خەڵکی زۆر ئازاش، ناتوانێت هیچ گۆڕانکاریەک بکات. ئەی من بۆ خۆم قەناعەتم بەوە نییە کە پەرلەمان لەبەر ئەوەی لە ئەساسە ناوەڕۆکی دروستبوونی پەرلەمان یا مەغزای بوونی پەرلەمان لە هەرێمی کوردستانە بۆ ئەوە نییە کە تۆ سیستمێکی پەرلەمانی بەڕێوە ببەی و بۆ ئەوە نییە کە پەرلەمان بەرزترین لوتکەی دەسەڵات بێت، بۆ ئەوەیە کە مەکینەیەکی تەشریعی دروست بکەی بۆ بە قانونیکردنی گەندەڵی، بۆ بە قانونیکردنی ناعەدالەتی، بۆ ئەوەی ئەو یاسایانەی کە دەرئەچێ و باقی دەسەڵاتەکانی تر بتوانیت لە چوارچێوەیەکی حزبیە ڕێکی بخەیت و جوانی بکەیت. لەم جۆرە بیرکردنەوەیە ئەگەر ئەسڵی بیرکردنەوە کە نەگۆڕێ، ناتوانی لە 170 پەرلەمانیش ئەندامی سربەخۆ و خەڵکی بێلایەن بن، دیسانەوە ناتوانن بڕیارەکانیان جێبەجێ بێ. لە ئێستاە خودی ئەو پەرلەمانە حزبیەی کە هەیە بەشی زۆری یاساکانی جێبەجێ نابێ، دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێی ناکات. لەبەر ئەوە لە هەرێمی کوردستانە و بەمانەوەی ئەم عەقڵە حزبیە زاڵە و بە بوونی یامانەوەی و بەهێزتربوونی دەسەڵاتی یەکێتی و پارتی بە بڕوای من شتێک نییە، نەناوی دیموکراتیت بێ، نەناوی دەسەڵاتی پەرلەمانی بێ، نە هیچ شتێک. کەواتە ئەکرێ لێرە پرسین ئەی چی بکەین، قوڕی کوێ بپێوین، ینی ئەگەر بلا پەرلەمانی شۆ نەتوانین ئەوە بکەین. بە تەسەووری من بۆ خۆی دەرەچەکان وازەحن، ینی لە هەموو سیستمێکی دیکتاتۆریە کۆمەڵی ڕێگە و شوێن هەیە. ڕێگەی دیموکراتی ئەوە من بۆ خۆم قەناعەتم پێی نەکە لە پەرلەمانەوە بێ. ڕێگەی دیموکراتی بە جۆرێک قەناعەتم پێیە کە ئێمە تەرکیزمان بخەینەوە سەر ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، بەڵام بەم پەرتەوازەییە و بەم شێوەی ئێستا ناکە هەر ڕێکخراوێک ئاگای لە ڕێکخراوێکی کە نییە یاخۆت ئیشەکانیان ناچنەوە سەر هەمان جێگا. بەوە ئەبێت کە ئێمە چۆن بۆ لەمە دووە
ساڵانە لەو سێجار دانیشتنەی لیژنە جیاجیەکانی یاخود لیژنەی مافی مرۆڤی نەتەوەیە گرتوەکانە کاریگەری و نەخشمان هەبێت لەسەر ئەو راپۆرتانەی کە دەرئەچن چۆن بتوانین هەموو ئەو ڕێکخراوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان لە مەجای مافی مرۆڤ ئیش ئەکەن ئیتر مافی ژنانە مافی مناڵە دادگایە چاودێری پەرلەمانە هەر کامێکیانە کە ئەچێتەوە ناو خانەی مافی مرۆڤ هەموو ئەمانە لەژێر چەترێکە لەژێر سەکۆیەکە کۆ ببنەوە و بەدەر لە چالاکیەکانی خۆیان چالاکیە دائیمیەکانیان یەکێک بێت لە بڵێن خاڵە سەرەکی و ئیشە سەرەتاییەکانیان کە ساڵانە لانی کەم راپۆرتێکی ئامادەکراویان هەبێ بۆ ئەو لیژنانەی نەتەوەیە گرتوەکان کە تۆ ئەتوانی بەم جۆرە هەم کۆدەنگیەک لە ناو ڕێکخراوەکانە دروست بکەی هەم هەندێک هیوا بگێڕیتەوە بەوەی کە ئەتوانی دەنگت لە شوێنێکی کەوا چووکە لە ڕاستیە من لە ئێستاە بڕوان بەوە نییە کە لە ناو خۆیان بتوانی هیچ کاریگەریە لەسەر هیچ شتێک دروست بکەیت ئەبێ مەهامت هەبێت ناوت هەبێت ئەنجا مافەکانی جۆریەکرێت لە وڵاتی ئێمە تاچی کوردی ئەرچی پێبەخشنەوە نەگما مافەکە تەنیا لە دەنگدانە بۆ خۆشتان لەزار دەنگدانەکە تەزویر کرا کەواتەی چ باسێکە چ خێرە ئێمە باسی لە جارنامەی گەردبوونیە من هەست دەکەم لە گەردبوونیشکە نووسراوە بۆم گەردبوونی ئێمە نییە